سڵاو دیداری ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز کاک عارف ڕژدی سیاست مەداری ناسراوی گەلەکەمان دەبێت بینەرمان بن. سڵاو کاک عارف. سڵاو دایوەش. بەڕێزت یەکێکی لەو ڕەمزانەی کە ناسراوی لە ناو خەباتی گەلی کوردە لە کەنگیەوە یاخود لە چ بەروارێکەوە بەڕێزت هاتوویتە ناو سیاست؟ من لە ژینگەیەکی وا ژیاوم کە ژینگەی خەبات و ماندووبوونە لە پێناو کوردایەتیە. بەشی هەرە زووری بنەماڵەکەمان زیندان و دەربەرەدەری و نەهامەتیان بینیوە. کاتێک لە پەیمانگای پیشە بەرزەکانی تەندروستی لە بەغاوەر جیرامەک و قوتابی لە کۆتاییەکانی ساڵی 1969 پەیوەندیم کرد بە ڕێزەکانی یەکێتی قوتابیانی کوردستانەوە و دوای ڕاگەاندنی ڕێککەوتنامەی 11 ئازار ساڵی 1970 پەیوەندیم کرد بە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە و دوای 6 مانگ شەرەفی ئەندامەتی لەو حزبەدا وەرم کرد. یعنی تۆ لە قوتابیانە کەم مایتەوە بەو حسابە؟ هەل لە قوتابیانیش بووم باشە و بەرپرسی لژنەی قوتابیانیش بووم لە پەیمانگا و ئەندامی کۆمەڵەی کولیژە پزیشکی و تەندروستی پەیمانگا تەندروستیەکانی بەغداش بووم و لە هەمان کاتدا ئەندامی پارتی دیموکراتی کوردستانیش بوو. چیتانە کرد؟ یعنی قوتابیان لەوێت طبعاً قوتابیان هەرسەر بە پارتی بوو. بەڵێ یەکێتی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی جەماوەری پیشەیی بەرفراوانی سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو. لەو کاتەدا ئێمە چالاکی جوورا و جوورمان هەبوو بێجگە لە چالاکیەکانی حزبی چالاکی ڕێکخراوەی خۆمان هەمان بوو. ساڵانە لە بوونەی نەورۆزە یان ساڵیادی بەیانی ڕێککەوتنامەی 11 ئازار کۆڕ و مێزگرد و کوبوونەوەمان سازەدا هەروەها بۆ قوتابیان هەموو بەهارێک سەیرانێکمان ڕێک دەخست بۆ دەوروبەری بەغدا و جارێکیشیان بۆ ناوچەی با مەحموود لای خانەقین. ئێوە تەنزیمتان ئەکرد بۆ پارتی یان بەو شێوەیە بوو؟ بەتەکید پارتی ئەو کاتە ڕێکخراوە جەماوەریەکانی وەکو سەرچاوەی ئەندامی چالاک بۆ حیزبایەتی بەکاردەهێنا. باشترین کادرەکانی پارتی هەمویان لە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان پێگەیشتون. لێوە دەرچوون بۆ شوێنەکانی تر بەرەو ئیشوکاری حزبی و داو دەستگاکانی تری حیزبایەتی. زۆر باشە. لەو کاتەوە تا ساڵی 74 بەڕێزت لەکوێ بووی کاتی ئاشتی بینی بەغدا و کوردستان؟ ساڵی 1973 خوێندنم کۆتایی هات و دامەزراوم وەکو موچەخۆر لە خەستەخانەی قەڵاتزێ. یەکسەر بۆ قەڵاتزێ؟ بەڵێ قەڵاتزێ. لەوێ تا ساڵی 1974 لەوێ مامەوە ئەو 4 ساڵی ڕێککەوتنامەکە کۆتایی هات و شار دەستی پێکردەوە لە نێوان شۆڕشی گەلی کوردستان و حکوومەتی بەعزدا. تەنانەت لە کاتی بردومانەکەی قەڵاتزێژ هەلەوێ بوو. 24 چواری 74 بوو. ئەو کاتە شاری قەڵاتزێ جمەی دەهات لە خەڵک. زانکۆی سلێمانی لەوێ بوو، بەشێکی زۆری دام و دەستگەکانی شۆڕش لەوێ بوون، خەڵکێکی زۆر ڕۆیان لەو شارە کرد بوو. بەڵام ڕژێمی بەعز وەکو قینێک بەسەر ئەو شارە دەیباراند و پێش بردومانەکە 2-3 جار فروکەکانی بەعز بوو کەشفکردن بەسەر شارەکەدا تێپەڕیون تا بەیانیەکە دەوری سعد نونی بوو دەبوو وابزانم بە تووت تەیارە ئەو بارە ئەو شارەیان خەڵتان خوێنیان کرد. بەڕێزت لە خەستەخانەی ئەو شارە بوو هەڵبەت ئاگاداری لە کوشتن و بریندار و ئەو هەموو قوربانەی کە کەوتۆتۆ چۆن بوو ئەو وەزع لەو کات؟ باوەڕکە بارودۆخێکی وا بوو زۆر زەحمەتە ئینسان تعبیری لێ بکات. شار هەموو ببوو بە دووکەڵ و ئاگر لاشەی شەهیدان لەسەر جادە و سوچەکان پڕ ببوون. ئێمە
تقريبا گەیشتینە ژمارەیە کە زیاتر لە 350 کەس شەهید بوو بەس شەهید بەڵێ شەهید بوو و زیاتر لە 1000 کەسیش بریندار بوو یعنی ئەوەندە پێداویستی برین پێچی بەردەست نەما ناچار بووین دوکانەکانی ئەوانەی کوتەڵ فروش دەماشکاندن کوتاڵەکانمان دەبێت بۆ ئەوەی برینەکانی ئەو بریندارەکەم پێ گرێدینەوە هیچ نەبێ ئەو خوێن لە بەربوونە ڕاگرین لێرەدا خاڵێک هەیە پێم خۆشە ئاماژی پێ بدەم بەرامبەری خەستەخانە قوتابخانەیەکی سەرەتایی هەبوو زیاتر لە 400-500 تەلەبەی تێدا بوو خوا ڕەحمی کرد مدیرەکە عەقلی سەرف کرد پێش بردوبانەکە بە نیو سەعاتێک قوتابیانی ئەزندا ئەگەر ئەوە نەبوایە زیاد یعنی دەباتە مەساتێکی هەرە گەورە یعنی سەدان مندڵ تیاچوو بۆ قوتابخانەکە قەسف کرا هەموو قسف کرا شوێن نەما بەرنەکەوت یعنی تەنانەت ئەو گەڕەکەی پشت خەستەخانە ئەو کاتە لەگەڵ دروستکرا بۆ خوانەوەکانی تاقە خانوویەک بە پێوە نەما هەمووی تەخت بوو یەک خانووی دەوڵەمەندێکی خەڵکی قەڵازێ بوو سوچێکی خانووی کە کۆنکریت بوو ئەو مایەوە دوای نسکۆی 75 بەڕێزت ئەچیتە ئێران لێوە چوویتە دەرەوەی وڵاتیە مایتەوە لێ دوای قسفەکە ئێمە بەرەو شوێنەکانی تر ڕۆشتوین تا 75 من وەکو پێشمەرگە و تەندروستکار لە لقی سی تەندروستی کارە بکرد لە گوندی خانەقا بارێکەکەمان لە گوندی خانەقا بوو بەرپرس بووین لە ناردنی دەرمان و پێداویستەکانی تری تەندروستی بۆ بەرەکانی بلنگان و بەرسلین و دەوروبەری ڕاوەندوز ئەو ناوە دوای ئەوە کە ڕێککەوتنامە شومەکەی 6 ئازار مۆرکرا ناچار بووین بەرەو ئێران بچین لەو کاتەدا کەس و کارم هەمویان لە ئوردوگای باران بوون ئەیتر بە ناچاری ملی ڕێگامان گرت و بەرەو ئەو ئوردوگایە بەڕێکەوتی لەکوێ بارام کە من چووم ئەوێ کاتێکی هێشتا ئەوە بوو ینی بەهار بوو لە ناوچەی ئەندیمەشق بوو سەر بە پارازگای ئەهواز بوو بەڵام کە گەرما ئەهواز بەڵام کە دەنیاگەرم داهات ئەو ئوردوگایە و وابزەنگ ئوردوگای تریش بە ناوی سەبزا بوو گوازراینەوە بۆ سنووری پارێزگای خوڕم ئاباد زۆر باشە ئەو فترەیە کە بەڕێستان لە ئێران بوون وەک بەنابەر مامەڵی حکوومەتی ئێران بە تایبەتی هێزە ئەمنیەکان ساواک چۆن بوو یانی لەگەڵتان زۆر خراپ بوو یعنی فشارێکی زۆریان لە ئێمە دەکرد زۆر بە زەحمەت دەیان هێشت مەسەلەن لە ئوردوگا بچینە دەرەوە سەردانی شاری بکەین ئەوە شارە نزیکەکان کە ئەگە پێداویستێکمانە بۆ خۆمان دابینی بکەین لە ئەنجامی ئەو مامەڵە خراپە بە تایبەتی لە خەستەخانە و لەو هەندێ فەرمانگەی تریان کرد بوو وەکو شارەوانی یان قوتابخانە ناچار بووین مانگ بگرین و جارێکی تریش ناچاری بوون خۆپێشاندان بکەین و خۆپێشاندانەکە بوو بە جەماوەری نەک بەس یانی ئەوانەی لە فەرمانگەکاندا هیچان دەکرد بەشی هەرە زۆری دانیشتوانی ئوردوگاکە بەشداریان تێدا کرد جا ئەو کاتە خەڵکمان لەگەڵ بۆ ئێرانی خەڵکی باش بوون ئەوانەی لە خەستەخانە بوون کەسێک بوو بە ناوی ئاغای تولابی سەیدەلانی بوو چەپیش بوو دیار بوو ینی دژی شا بوو بە منی وتی ئێوە دێوانن وتم بۆ ئێمە دێوانین وتی ئەمە شایە یعنی شێتن وتی ئەمە شایە پەنابەر و ماپەنابەر نازانێ بەخوا ئەتان گرێ و ئەتان خەنە ناو گۆنیە و بە تەیارەی هەلیکۆپتەر فرەتەن دەداتە ناو بەحر ئاگاتان لە خۆتان بێ دوای هاتن وتیان دەبێ ئوردوگاکان چۆڵکەن ئێمە دابەشتان دەکەی بەسەر لادێ و گوندەکان و شارەکاندا ئیتر حکومەت ناتوانانی بە خێوتان کە بێ خۆتان کەفیلی خۆتان بن و لە بەهۆکاری ئەو فشارانە ئێمە ناچار بووین بەشێکی زۆرمان بگەڕینەوە عێراق گەڕانەوە بۆ عێراق بەڵێ گەڕینەوە بۆ عێراق ئەو کاتەش بوو لێبوردنیش نەبوو بەڵام لە بەر تەنگە زاری و ناخۆشی ئەوێ وتمان مردن هەر مردنە ئەگەر لە وڵاتی خۆمان بمرین باشترە لێرەش نەفیکران بۆ خوارەوە بەڵێ کە ئێمەیان هێنا بۆ سنوور لای منزریە دوای شەوێک لەوێ ماینەوە بە سیارەی گەورە دوای نەقل کرایی
دەمان دەزانین بۆ کوێمان دەبن بەرە بەیانێک بوو فرێد ڕاینە دەشتایەک لە 12/10/75 لە شوێنێکیان داناین کە بوو ڕۆژی دووەم و دنیا توزێک ڕووناک بووەوە هەندێک خەڵکی ترمان بینی لەوێ پرسیمان ئەوە کوێیە ئێوە چین وتی وەڵا ئێمەش کوردین و سەڵت و پۆلیس و ئەوە بووین پێش ماوەیەک هێناویەتە ئێرە وتمان ئێرە کوێیە وتی ئەو ناوچەیە نێوان دیوانیە و ناحیەی دەغارەیە بوو وەزم دوو شەوێک لەوێ ماینەوە اینجا دابەش کراین بەسەر دێهاتەکاندا لەو کاتەیە باشە بەڕێزت دوای ئەوە ئەچیتە ناو کۆمەڵەی ڕەنجدەران وایە ساڵی چەند بوو ئێمە وەکو باسم کرد ئەندامووی لە پارتی هەر خەیاڵی چەپت هەبوو چەپڕە بوو بەڵێ چکو بۆ خودی پارتی خۆی تا کنگرەی سیام ئەگەر دیقەت بدەی پێرە و پرۆگرامەکەی بەدەق ئەڵێ ئێمە تەبەندی تیۆری زانستی مارکسیلینی ئەەکەین تا کنگرەی چوارەمیش ئینجاوتی ئێمە سوود لەو نەزەریە وەردەگرین کە ئەندامی پارتیش بووین لە بەغداد بووین ئەو ئاراستەمان هەبوو بە زۆربەی هەفتاکان ئێمە سەردانی سنتەری ڕووناکبیری سوڤیەت و سین و کوریای شیمالی و ئەو وڵاتانەمان ئەکرد کە سوسیالیست بوون و تێبوشتیوامان وەرەگرت یعنی باگراوندێکی چەپایەتیمان هەبوو کە شۆڕەشی ئەیلول نیسکوی هێنا بەو باگراوندەش ویستمان دووبارە خۆمان تەیارکەینەوە کە شۆڕش دەست پێ بکەینەوە بەڵام بە ئاراستەیەکی تر بەو ئاراستەیە کە لەگەڵ بیر و باوەڕی ئێمە گونجاوتر بێت لە هێشتا لە گوندەکە بووین کۆمەڵی گوند لەو ناوە هەبوون کوردی لێبوو دەهاتنە ناحیەکە لە سەر بە ناحیەی سومەر بوو لەوێ یەکترمان دەبینی لە چایخانەوە ئەوانە ئەیتر ئەو خەڵکی کە بیریان لە کوردایەتی و شۆڕشان دەکردەوە بە دوای یەکتر ئەگەڕان سوتفە برادێکم بینی ناوی مامۆستا ئەنوەر مەخموری بوو شەید کاوە بەڕەحمەت بێ لەوێ یەکترمان ناسی ئەیتر لە چەند دانیشتێکدا لە یەکتر ئەشکرا بووین ئەویش وا بیرەکردەوە وەکو من جا من و ئەو وا ڕێککەوتین کە دەست بە کارێکی تەنزیمی بکەین دوای ئەو خۆی ئەشکرا کرد لای من وتی من سەر بە کۆمەڵی ڕەشدەرانی کوردستانم ئەو کاتە کۆمەڵی مارکسی لینینی کوردستان بوو ئەو کاتە بەڵێ بەو ناوایە بوو بەتاوان بەو ناوایە مایەوە تا ساڵی 1970 اینجا ناوەکەیان گۆڕی بوو کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان جا لەگەڵ شەید کاوە توانیمان یەکەم شانەی کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان یان مارکسی لینینی کوردستان لە دیوانیە دامەزرێنین هەر لەو بڵین لای سۆمەر لای نەخێر کە دوای من هاتمەوە دیوانیە بەڵام هاتوو چوومان هەبوو ئەو پێش من گەڕایەوە کوردستان من بوو ماوی 7 ساڵ بە نەفیکرەوەی مامەوە هەنی تا ساڵی چەند لێەوەی تا 82 لە دیوان لە ناو دیوانیە خۆی بووی لە ناو دیوانیە بووم لە دێهاتەکە منیان کە ئەمری دووبارە تەعین کردوان دەرچوو هاتمە مرکزی شار هەرچەندە بە پێی تەدەڕوجی طبی نەدەبوایە لە شار بم موچەمان لە ناحیەیەک وەرەگرت ناحیە سەڵاحیە وەرەگرت بەڵام دەوامەکەم لە ناو شار بوو بۆ ئێمەیان لە ناو شاردانە بوو بۆ ئەوەی لەژێر چاودێری ئەوان دابین کۆنتترۆلتان کرد بەڵێ دوای ئەو چۆن گەڕایتەوە هەولێر وەکو باسم کرد من بۆ ماوەی 7 ساڵ لەوێ مامەوە زۆربەی هەرە زۆری کوردەکان گەڕاونەتەوە بۆ شارەکانی خۆیان منیان نەقڵ نەکرد هەموو ساڵێک داوای نەقلم ئەکرد لە ئەخیرا دەیگوت لایەنە ئەمنیەکان ڕەزەمەند نین منیش بە بناڵەکان و دیوار بەخوای من زۆر خەتەرین چالێکیان تێشتا لە دەیەکە بووم باسیەکان هاتن بەسەر کوردەکانە دەگەڕان بیام کەنە باسی من ماڵ بە ماڵ ڕۆشتم هەر لەبەر ئەوەش بەڵێ پێم وتم نەکەی ئاگادار بن خۆتان مەدوڕێنن ئێمە دەربەدەری خۆی چی تێما لێ دەکەن لەوە زیاتر لێمان ناکەن وەنیە تا بە ئەو معلوماتە پێیان گەیشت بوو
ئەیتر وەکو نیشانەی پرسیار لە سەرمان دروست کردبوو. دوای ئەوە بەڕێزت گەڕایتەوە بۆ زاخۆ و بۆ دهۆک؟ نەخێر کە منیان نەقل کردەوە بۆ هەولێر، ئەویش کەسێک هات کەس و کارێکی بەرپرس بوون بە وەستەی ئەوان وەکو جێگورکێ منیان نەقل کردە هەولێر. ئەو خۆی لە تەقتەق بۆ برادەرە ویستی بگەڕێتەوە دیوانیە، ئەوانیان بردە دیوانی بەو شێوەیە منیان گەڕاندەوە بۆ هەولێر. لە هەولێر لە قوشتەپە دەوام کرد. تامان کە لە قوشتەپە بووین لەوێ دووبارە چەند کەسێکی یەکترمان بینی ئەوانی سەر بە کومەڵە بوون، برادرانی هەولێر بوون. ماوەیەک بوو دابڕابووین ئێمە لە ڕێگەی ئەو برادرانەوە توانیمان خۆمان ڕێخینەوە و چالێکی باششمان هەبوو. یەکێک لەو چالاکیانە بەهانە چوونەوەی پاشماوی ئەمفالکەرەوەکانی بارزانیەکان بوو کە بارزانەکانیان ئەمفال کرد لە هەردوو ئۆردوگای قودس و قادسیە. لەوێ دەستێکی باشمان هەبوو بۆ هاوکاریکردنیان، یعنی لە پەیاکردنی ئازوقە، جلوبەرگ، هاوکاری دیکە و تەنانەت هەندێک لەو ناسیاوانەی خۆمان کە لە منتەقەی پردێەوەنەوە باغ و باغاتیان هەبوو هەوڵماندا ئەوانەی ماون کە ئیشان بدەنێ. لە بەهۆی ئەو چالاکیە وەکو چاودێری کراو بووین، تووشی ڕووداوێک هاتین، دەست درێژەیە کرا لەسەر کچێکی کورد، ئێمە قوبڵمان نەکرد و ئەو دکتۆرەی کە وای کرد بوو زۆرمان تێ هەڵدا. لەسەر ئەو دکتۆرە ئەمن و ئەوانە هەموویان تەدەخلیان کرد، تحقیق و تحقیقکاریان کرد، هەموومان نەقل کراین. منیان نەقل کرد بۆ ڕەوەندۆز، برادێکی تر بوو پیرمان، برادێکی بوو سیدەکان، ئەوترش بوو کوێە. ساڵی 1984 کۆنفرانسی سێمی کۆمەڵەی ڕەنجدەران بەسترا. بەڕێزیشت بەشدار بووی لەو کۆنگرێ؟ بەڵێ. چۆن بوو؟ بەڕێزت دەمامکدار بووی وەکو ئەوانەی ناو شارەکان؟ بەڵێ، کە لە هەولێر نەقل کرام بوو دهۆک لەسەر ئەو ڕووداوە، چکە منیان نەقل کردە ڕەوەندۆز کە ویستم بێمەوە هەولێر. ئەمین عامی سەحاوتی ئەوە بە فەرمانی ئەمنی هەولێر نابێت لە ئەترافی هەولێریش بمێنی. ئێوتم بۆ کوێ بڕۆم؟ وتی کوێت دەوێ؟ وتم دهۆک. ئەوها منیان نەقل کردە دهۆک. کە هاتمە دهۆک طبعاً ئێمە ئەو ماوەیە مفاوەزاتی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەت لە ئارادا بوو. ئەیتر برادرانی ئێمە ئەوانەی لە شاخ بوون، هەندێک بادینی هەبوون، ئەوانی تر هاتن برادرانی ڕێخستن یان نەردە دهۆک پەیوەندیمان ڕێخستەوە، وتیان کۆنفرانس دەست پێ دەکات و دەبێ نیلەرەکانی خۆتان ئامادەکەن. ئێمە 5 کەس لە بادینانە وەکو ڕێکخراوی کۆمەڵەی ڕێژدەرانی کوردستانی بادینان بەشدار بووین لە کۆنفرانسەکە، دەمامکدار بووین. بەڵێ چووکە ئێمە لە شارەکە ئەوانەی لە شار بەشدار بوون هەمویان ڕۆپوش بوون. ئەو کاتار بە دەمامکەوە. بەڵێ، ئەو بوو ئەمەر فەتاح بوو، ئەوانە کە بەشدار بوون بە دەمامکدار هاتن، بەڵام دوای کە بڕیار بمێننەوە و خۆیان تەرشیح کرد بۆ سەرکردایەتی، ئەیتر ڕۆپوشەکە لادا. لەوێ تەکلیفیان کرد لە من کە خۆم تەرشیحکەم بۆ ئەوێ. ئەو کاتە کاک سووران وەکو ئێستا نەبوو، ینی هەڵپەمان بێ ببینە مەسئولی. دەمانزانی ئایا ئیشە بە ئێمە دەکرێ یان نا؟ پێم وتم ئیشە بە من ناکرێ، بەڵام من دەتوانم ئیداری تەنزیم بدەم لە خوارێ. ئەو بوو وتم ناتوانم خۆم تەرشیحکەم، گەڕاینەوە ناو شار. ئەی چێ لە بادینان خۆی تەرشیح کرد؟ بادینان داوایان کرد کەسێک تەرشیحکەین بە ڕەحمەت بێ ئەحمەد بامەردی هەبوو، تەرشیحمان کرد بە یەدەکی ناوەندی کۆمەڵە سەرکەوت. ئەو کاتە بەڕێزت خەریکی ڕێکخستن بووی لە ناو شار؟ بەڵێ بەڵێ، بەرپرسی دوای کۆنفرانسی سێی کۆمەڵە بڕیار درا من بەرپرسیارەتی ڕێکخراوی کۆمەڵای ناوچەی بادیانە وەرگرم. دەگەڵ کاک نەوشتوان بینت چۆن بوو خۆت ئەو کات؟ هەلبەت من وەکو باسم کرد لە دوای کۆنفرانسەکە بووم بەرپرسی یەکەمی ناوچەی بادینان تا ڕاپەڕین. لەو ماوەیەدا کە شەڕ دووبارە دەستی پێ کردەوە، چەند جارێک بەنهێنی سەردانی سەرکردایەتیم دەکرد. بە جفرەیەک هەبوو لە ئیزگا وەرمان دەکرد لە بیرما ئێستا، لە محەممەدەوە بوو گۆران. محەممەد ناوەندی کۆمەڵە بوو، گۆرانیش ئێمە بووین.
هەرو کاتێک ئەو جفرەیە بخوێنرایەوە واتە ئێمە دەچین بوو شوێنی مەبەست دیار بوو ئەبێ بچمە سەرکردایەتی چەند جارێک چووین تەوان سەرکردایەتی لە چووە بۆ لە سەرگەڵ و بەرگەڵ و یەخسەمەر بوو جا ئەو جارە کە تووشی کێشە بووم لەگەڵ کاک نەوشیروان بەڕەحمەت بێ هاتم لە منتەقەی قەمچوخەوە سەرکەوتین بۆ ئەو ناوە و گەیشتینە بەرگەڵ و کاک حەمەد تەوفیقمان بینی وتمان بروسکە هاتووە وتی وەڵا ئاگادار نیم ئەیسا ئەپرسم دوای وتی ئەوە مەمجەلە داوای کردووی چوومە یەخسەمەر لە یەخسەمەر شەو لەوێ ماینەوە و دوای مناقەشێکی زۆر و ئەخبار پرسین و ڕۆژی دووەم وتی ئەی سەردانی کاک نەوشیروان ناکە وتم ئەوە سکرتێری ئێمەیە وەکو کۆمەڵە ئەبێ بشمەلای وەڵا ڕۆژی دووەم دوو پێشمەرگیان لەگەڵ مندا هاتم بۆ بەرگەڵ و ئەلەوێ هەندێ دارسپیندار شتوایە بوو لەوێ دانیشت بوون ئەتو چوومەلایەن تامان وەکو بەرپرسی ڕێکخرا و بە ئەندامی سەرکردایەتی ناوخۆ دەبوایە خۆ بەگەرمی پێشوازیمان لێ بکەن وەکو پێویست نەبوو اینجا لە مناقەشە و ئەوانە قسەیەکی کرد نەدەبوایە مەسەر سکرتێری کۆمەڵە بێتن کە وەکو ڕخستنێکی مارکستی لینینی باوەڕی بەنێونەتەوەی هەبێ ئەوە بکە وتی ئەرێ بادینان خۆیان بە کورد ئەزانن وتم دەوەڵە ئێمە ئەفغانین ئێوە قسەی نەبوو ئەیتر لەو کاتەوە ئەیتر دواتریش کاتێک کۆمەڵەیان سەربڕی کۆمەڵەیان هەڵوەشاندەوە دووەرە تووشی هەشتا بەریەکەوتنێکی زۆر کەوتە نێوانمان بەنامە ئێمە ڕەفزمان کرد ئێمە ڕازی نەبووین نەک من تەنها برادرایی تریش لە ڕێکخراوەکانی کۆمەڵە ئێمە نامەی ناڕازی بوونمە بوو ناردن وتبن ئێمە ڕازی نین بەو شێوەیە ئێوە کۆمەڵە هەڵوەشێنەوە چونکە تەنها ئێوە بڕیار دەرنین سەرکردایەتێکی ناوخۆیە و هەڵوەشاندنەوەی کۆمەڵە دەبێت بە کۆنفرانس بێ یان بە هیچ نەبێ ڕاپرسیەک بێ لەسەر ئەم دوو کارێکە ڕوویدا ساردیەکی زۆر گەورە کەوتە نێوانمان بەس ئێوە دوای ئەنفال وابزاندا ئەبڕێنێتر لە کۆمەڵەی ڕەنجدەران بەشی بادینان چۆن خۆتان بەڕێوە بکەن بەڵێ ئێمە دوای ئەنفال دابڕین بەڵام توانیمان خۆمەڕێخینەوە بە شێوەی ئەو قۆناغە یعنی هیچ هیوایەکتان مابوو بە شۆڕش بە کوردایەتی نازانم بەڵێ دائیمەن ئێمە وەرە بەرز بووینە بەداخەوە یعنی ئەو کاتە مەرگ بوو مەرگ بەڵام ینی ترسمان نەبوو دەمانزانی بگیرین ئەعدام دەکرین لە هەموو شتێکمان پێ دەکەن بەڵام هەمیشە کوردایەتی لای ئەمە هێمایەکی پیرۆز بوو ئەمان ینی ئێستا پێشبڕکێ هەیە کێ دەوڵەمەند دەبێ کێ وا دەبێ کێ وا نابێ ئەو وەختە پێشبڕکێمان کێ شەهید دەبێ و ئێستاش بوو باوەڕم بەو مەبدەئە هەیە دەبێ ئێمە لە پێناوی گەلدا هەر مادووبوونێک کێشین پیرۆزیە لەوێ بوو ماوەیەک دابڕین بەڵام ماوەیەک بوو کۆمەڵی خەڵک لە منتەقەی دەربەندی لای چوومان و ئەو ناوە بە هۆی شەڕی عێراق و ئێرانەوە گوێزرا بوونەوە لای دۆک هەندێکیان کرێکار بوو لە خەستەخانە تێکەڵاویەکی باشم لای ئەوان هەبوو توانین یعنی یەک دوو کەس بدۆزمەوە کە پەیوەندیان هەبێ چکو لیان پشتڕاست بووین کە ئەمانە منتەقەی باڵەکەتی ئەوانە پێشمەرگایەتیان تێدایە و پەیوەندیان بە شوڕەشەوە هەیە سەرەداوێکمان دۆزیەوە بۆ ئەوە هاتینەوە لەگەڵ برادرێک لەوانە هاتین بۆ منتەقەی حاجیاوە لە ڕانیە هێشتا ئەو خەڵکە ڕاوگەزراوەی منتەقەی بناری قەندیل ئەوانە هەل لەژێر کە پروشتی وادا بوو وتی وەڵا برادرێک لێرەیە ئەتوانین بچینە لای هاوکارمان بێ وتی ناوی عەلی خەیاتە لای چارقوردەن بوو چوونە لای ئەو شەو دانیشتی لەگەڵەوە و باسەکەمان دامەزران وتی زۆر باشە ئەتوانن نامەیەک بنووسن بوتان ئەگەینم وڵا ئیتر نامەیەکمان نووسی حاڵ وەزعی حکوومەت تێدا شەرح کرد و بەڕێمان کرد دوای ئەوە هەوڵێکی تر بەندە ئەو برادرە کە یەکتر بەناسی ئەمانەتمان پێیا بوو
هاتینەوە بۆ لای سەرکەبکان ئەم جارە یەکێک لەوانەی کە خەڵکی ئەو ناوچەیە بوو ماڵی خۆی هێنا بووە ئەوێ ناوی ئەحمەد کەرکووکی بوو بەڕەحمەت پیاوێکی زۆر نەجیب بوو ئەویش نامێکی ئێمە وتی مەفرەزەیەک هەیە دێتە ئەو ناوە ئیسماعیل وەرتیە نامەیەک باوەندشماندا ڕەوانەکە لەسەرێ لە ئەنجامی ئەو دوو نامەیەدا وەڵاممان وەرگرتەوە وتیان چاوەڕێ بن برادەرمان ئامادە کردووە ئەینێرینە شارەکان پەیوەندیتان پێوە دەکەن بۆ دووبارە خۆڕێخستنەوە زۆر بەڕێز کاک عارف زۆر سوپاس ماندوومان کردیت بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە لە ئەڵقەی دووەمدا بەردەوام دەبین لەگەڵ بەڕێز کاک عارف ڕشدی لە دوای ڕاپەڕینەوە باس دەکەین بینەرمان